مثلا من ژنی لۆ کوڕی خۆم بینم پێی دەڵێم یعنی ئەگەر لێ ڕانەبینم وەڵی لێ ناینم لەبەرەوەی ئەم ناتانم دەستی یەکەشکە لە قۆرتینم زۆر کەس هەیە ئەو نوع خەیاڵە دەکا دەڵێ وڵات ژنی لۆ دەینم دەیکەمە پیاو بەڕاستی لە کۆمەلگایمە چەند شتە کەبوو زوو بەمە گەیشت ینی قەزایە ئەنتەرنێت و ئەو شتە زوو لە پڕک بوو ینی گەنجەکانمان یعنی ئەوەی نەبوو یعنی بە تەدریجی بێن دومیش خوێندن و دراست و ئەو شتانە ئەمە وەختی خۆی لە کۆڵانی ئەگەر غەڵەتێکمان بکرد باە شتێکمان بکرد باە نەدەگوێت دەچم بە بابت دەرێم دەگوت سبێنێ دێم لەکن مامۆستای شکات لێ دەکەم مامۆستا کیانێکی گەلە گەورە بوو سێمی شش ئەوەیە دیوەخان گەورە و گسکاتی ئەو شتە نەما پێشترێ خەڵک دیوەخان هەبوو پیاو ماقول هەبوو گەورە هەبوو دەچون ڕاپرسیان لەگەڵ دەکرد قسەیان لەگەڵ دەکرد یعنی مشکلەکان لەناوە خۆ حەل دەبوو بەس ئێستا کە هەر بخۆی ئەوی هەیە بخۆی دەرێ ئەمن میرم یعنی لە شتەشی ناترسێ ینی بەخۆی وە دەزانی هەموو شتەشی دەزانیتن واتە نەمانی ڕێز و تەقدیری جاران یەکێکە لە هۆکارەکان کە ڕێژەی زیابنەوە ڕووی لە بەرزبوونەوە کردووە سەرڕۆیی و یعنی ئەو شتانەیە ینی دەوری هەیە لە جودابوونەوە مەسەلا من ژنی لۆ کوڕی خۆم بینم پێی دەڵێم یعنی ئەگەر لێ ڕانەبینم وەڵی لێ ناینم لەبەرەوەی ئەم ناتانم دەستی یەکەشکە لە قۆرتینم زۆر کەس هەیە ئەو نوع خەیاڵە دەکا دەڵێ وڵات ژنی لۆ دەینم دەیکەمە پیاو من مەبەستمە ئەو قسەیە زۆر جاران لە خێزانێک دەبینن کوڕەکەیان خراپە کوڕێکی لەو ئاستەدا نییە کە باش بێت زۆیان زۆر باش بێ دەڵێ ژنێکی بۆ دێنین بەڵکو زۆر باش بێ لە دوو ئافرەتێکی زۆر باش دەگەڕێن بۆ کوڕە خراپەکەی خۆیان بۆ خوددای تاوانەوە لەبەرەوەی ئەگە کەسێک تێدا نەوی بەخۆی بە حیاتی تێدا نابیتن بە حیاتی ناومشتەمەعیمە هیچ لەو زروفەی بە حیاتی نابتە هیچیش یعنی ساغڵم دەردەچیتن ڕەنگە بەیانی زوڵم لەو ئافرەتە بکات و لێی بدات و بەتاکید گەنجەکە بەخۆی تێدا نەبی قابلەتی ژنهینانێ نەبیتن ینی پیاوەکی متەکامل نەبی محاڵە پێشترێک کاکە کەس ژنی نەدەدا کابراایە خوشکی نەبایە بەخوای زۆر بەنجی سەبوو قوبوڵیان نەدەکرد دەیانگۆ ئەو خوشی نییە ژنیان ئەسڵەن نەدەدایە بەخوای لە بن ناو پێڵاوانش جێ نەدەبەوە ئەگەر خوشتی نەبووایە بەڵێ ژنیان نەدەدایە بەڵێ ئێستاکە دوو درەمی هەیە سەنتەنەتی پێلێتدا نازانی لە چێش هاتیە و پارەیە بەخۆچی لە چێ هاتیە پێشترێک کابرا دەبایە ئەسڵ و نەسەبەشی هەبیتن بەس ئێستاکە ئەوە نەما دوو دیناری هەبیتن تەواو کابرا دەرێ پارە هەیە و تڕمبێری هەیە هشتیوالە بەس پێشترێەوە نەبوون نامشتێمە یەکێک خوشی نەبایە هەر حسابیش ئافرەت قیمەتدار بوو ئافرەت کیانی ماڵێ بوو ئافرەت یعنی تاجی ماڵێ بوو بەس ئێستا نا ئافرەت بیتە بەردەستە بەڕاستی یعنی گوناعە